هەڵبژاردنەکانی هەرێم ئەو نارنجۆکەی لایەنەکان بۆ باوەش یەکتری هەڵدەدەن. هەفتەی داهاتوو چی ڕوودەدات؟ ئایا یەکێتی پیاڵە ژەهرەکە دەخواتەوە؟ پارتی و یەکێتی لەسەر هەڵبژاردن چی دەڵێن و بەنهێنیش چیان کردووە؟ کۆمیسیۆن بەشێکی ڕێکارە تەکنیکەکانی ڕاگرتووە. بینەری ئەم راپۆرتە بن و بەرچاوتان زیاتر ڕوون دەبێتەوە. سەرەتای ئەم مانگە تیوار لە راپۆرتێکی زانیاری وشیکاریدا بۆ یەکەمین جار ئەوەی بڵاو کردەوە کە هەوڵێگەیە بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەوەی 10 حوزێران هەڵبژاردنەکان ناکرێت. تیوار ئەو کات بە پشتبەستن بە زانیارەکانی ئەوەشی ئاشکرا کردبوو کە سوودانی نێوەندگیری لایەنەکانی هەرێم دەکات بۆ ئەوەی لەسەر هەڵبژاردن ڕێک بکەون و بڕیارێک بدەن بە دواخستنی بۆ چەند مانگێک تا داواکاریەکانی پارتی جێبەجێ بکرێت. بەپێی زانیاریەکان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەشێکی ڕێکارە تەکنیکەکانی بەڕێوەبردننی پرۆسی هەڵبژاردننی ڕاگرتووە. هەرچەندە کۆمیسیۆن دەڵێن بەردەوامین لە ئامادەکاریەکان، بەڵام تیوار لە چەند سەرچاوەیەکەوە زانیوێتی کە کۆمیسیۆن خولی ڕاهێنانی کارمەندە باڵاکانی بۆ بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی ناوەند و بنکە سەرەکەەکانی دواخستووە و ڕایگرتووە. هاوکات کۆمیسیۆن چاپکردنی کارتی ڕۆژی دەنگدانەکەشی ڕاگرتووە کە بڕیار بوو هەفتەی پێشوو چاپ و ئامادە بکرایە. هەموو ئەمانەش بەهۆی ئامادەنەبوونی پارتی دیموکراتی کوردستانەوەیە بۆ بەشداری لە هەڵبژاردن. هەر بەپێی زانیاریەکانیشتی ڕازی بووە بە دواخستنی هەڵبژاردن بۆ ماوەی 2 بۆ 4 مانگ و داوای لە پارتی کردووە هەوڵی ڕازیکردنی لایەنەکانی دیکەش بدە. یەکێتی دەیەوێت ڕازیبوونی بە دواخستنی هەڵبژاردن بشارێتەوە تا نەکرێتە کەمپین و هەڵمەتی بانگەشە لەسەری، چونکە پێداگری و لە دوانەکانی ئەم چەند ڕۆژەیان کە دایانگ و هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و دەبێتە ئەحراجیەک بۆ بەرپرسانی و حیزبە. پروتنی بە مانای خواردنەوەی پیاڵە ژەهرەکە دێت و باجەکەی لە هەڵبژاردن بە قورسی دەدات. بەپێی قسەی سەرچاوی ئاگادار بۆ تیوار لەگەڵ سەردانە چاوەڕوانکراوەکەی ئەم هەفتەی نێچیبان بارزانی بۆ بەغداد بڕیارە لە ڕێگەی سوودانیەوە داوای تەفسیر و ڕوونکردنەوە لە دادگای فیدرالی بکرێت بۆ بڕیارەکەی لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بە 100 کورسی دایناوە. هەوڵەکان بەو جۆرن کە 5 کورسی بۆ کۆتاکان بەناوی ئاشووریەکانەوە بگەڕێنرێتەوە. بۆ ئەمە ژێکەتی ڕازی بووە ئەوەی ماوەتەوە دیاریکردنی میکانیزمەکەیەتی کە ئەویش لە ڕێگەی ڕوونکردنەوەی دادگای فیدرالیەوە دەبێت. ئاوکات سەرچاوەیەک لە پارتی دیموکراتی کوردستان بە تیواری ڕاگەیان بەڵێنی جێبەجێکردنی بەشێکی زۆری داواکانیان درراوە بۆ بەشداری لە هەڵبژاردن، بەڵام جێبەجێکردنیان کاتی پێویستە بۆی لە هەموو حاڵەتەکاندا هەڵبژاردن لە 3 مانگ زیاتر دوا دەخرێت و پارتیش بەشداری دەکات. هەروەها ئەو سەرچاوی پارتی دیموکراتی کوردستان وتیشی تەنها ڕاگەیاندن و میکانیزمی دواخستنەکە گرفتە و ئەویش دەبێت پێش 6 پێنج چارەسەر بکرێت، چونکە ئەو کات دەستپێکی کاتی بانگەشەی هەڵبژاردنە.